یاریگای یانەی هەولێرە بۆ یەکەم جارە یانەی هەولێر میوانداری یاریەکی خولی پلەیەکی کوردستان دەکات. لە هەفتەی دووەمی خولی یانە پلەیەکەکانی کوردستان یانەی هەولێر پێشوازی لە یانەی سێمێڵ کرد. هەردوویانە لە یەکەم یاری خۆیان لە خولەکە تووشی یەکسانی ببوون، بۆیە ئامانجیان تەنها 3 خاڵی یاریەکە بوو. هەولێر هەر لە سەرەتای یاریەکەوە پاڵەپۆستۆی خست بۆ سەرگۆڵی میوانەکەی. لە خولەکی 15 عەبدوڕەحمان هێرش توانی گۆڵی یەکەمی یاریەکە بۆ یانەی هەولێر تۆمار بکات. دوای ئەم گۆڵە هێرشی هەردوولا بۆ سەرگۆڵی یەکتری بەردەوام بوو. جارێک هەولێر و جارێکیش سێمێڵ. لە خولەکی 35 عەلی شاخەوان لە یانەی هەولێر دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم کارتی سووری بەڕوودا بەرز کرایە. سێمێڵ دەویست سوود لە کەمی یاریزانانی هەولێر وەربگرێت بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هیچ کام لە هێرشەکانی بەرهەمدار نەبوون و ئەم نیوەیە لە بەرژەوەندی هەولێر بە کۆتایی هات. نیوەی دووەم دەستی پێکرد. سێمێڵ بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە و هەولێریش بە ئامانجی پارێزگاریکردن لە ئەنجامی یاریەکە یاریان دەکرد. سێمێڵ لە چەند هێرشێک نزیک بوو لە گۆڕینی ئەنجامی یاریەکە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە هەژاندنی تۆڕی خاوەن ماڵ. هەولێریش بە هێرشی هەڵگەڕاوە، دەیویست یاریەکە لە سێمێڵ قوڕستر بکات و گۆڵی زیاتر تۆمار بکات. لە کۆتاییدا ئەنجامی یاریەکە وەک خۆی مایەوە، هەولێر توانی بە یەکەم سەرکەوتن شاد ببێت. راستی پێشێکی سوپاسەوت کردم، یعنی فەریقێمە راستی یعنی فەریقێکی گەنجە و فترة عدادێکی گەلێکێمە هەبوو، هەروساژی وضعی دارایی وەکیل بێژنی مالی نادی گەلە نەباش بی. فترة كاكيما فريق يعني حاضر كخلال 12 روجة حتى 16 روجة، بس الحمد لله يعني فريق يعني روج بروجي لعبه بلعبه يعني تحسنت كابتا فريقي ده، ولو يعني فريقي هوليري كمسر حيازه وشوطي عولي كابتكش ماتش تربي بس شوطي دوي هروسا لعبك وانا يطرد بي، بس فريقي ما يعني خطوره شكرن وفرصه جبر برزكرن هروسا اوجش تيتش قلتها خبريه يعني كلمه او فرصه برزكرن هروسا بيروز باهي هوليري تجيبكم فريقي كباشا وان شاء الله لعبابي فريقي ما دتش تليت. سپاس بخواتانی من یەکەم یاری لە یاریگای خۆمان 3 خاڵی گرنگەوە دەزینا. ئێمە ئامانجمان سەرکەوتنەوە بۆ خولی نایابی کوردستانە. یاریەکەی ڕابردوش ئاسما باش بوو. گرنگترین شتەوەی ئەمە لە هەردوو یاریەکە گۆڵمان لێ نەبووە، ئەوە زۆر گرنگە لە خولی پلەیەکانی کوردستان. ئێمە هەر چۆنێک بێ لە یاریەکان دەتوانین گۆڵ تۆمار بکەین. ئەگەر گۆڵمان لێ نەکرێ ئێمە ئینشاڵڵا بە دڵنیاییەوە یەکێک دەبین لەو تیپانەی کە ڕکابەری دەکەین تا دواگەر لەوەی بەسەرکەوتن و لە خولی نایابی کوردستان. بەم سەرکەوتنە یانەی هەولێر هاوشانی سلێمانی و ڕانیە و بابان و خانەقین بووە خاوەنی 4 خاڵ و سێمێریش بە شکستێک و یەکسانیەک خاوەنی تاکە خاڵێک.